هەندێک جار ئینسان لە ژیانە تووشی حاڵەتێکی زۆر احراجی ئەبێ. جارێکیان کوڕێکی خاڵۆزام خوا عەفوی کە وەفاتی کردووە ئێستا تەلەفۆنی بۆ کردم وتی با بچین بۆ تەعزیە، وتم تەعزیە کێ؟ وتی فڵان کەس وەفاتی کردووە. ئیتر کەوتی نەڕێ و چوون بۆ تەعزیە. لەناو سەیارەکە زۆر باسمان کەوتمان ئەم دنیا بۆ کەس نامێنێ و دنیا مردنەوە کۆتایەکی هەر نەمانە و ئەو فڵان کەسیش وەفاتی کرد و خوای گەورە عەفوی بکا و خوا لە گوناحی خۆش بێ و زۆرمان باس کرد. کە گەیشتینە ئەوێ چوین دانیشتین فاتحەماندا و دانیشتین و لە ناکاو کاتێکمان زانی ئەو پیاوەی کە ئێمە بەتەما بووین وەفاتی کردبێ کە قسەمان لەسەریە کرد لە ناکاو هاتە ژوورەوەتی یاخواوە خێر بێن، کەوتی یاخواوە خێر بێن، کەوتینە حاڵەتێکی زۆر احراجی. ئیتر من هەرچۆن بێ خۆمم گرت بەس ئەو کوڕەی خاڵۆزامە کە وەفاتی کردو ئێستا خۆی پێ نەگیریا، هەرچی ئەیویست پێ بکەنیە و بەڵام بۆ ئەوەی دەوروبەرەکەی نەزانێ و بۆکو کۆکە دەری ئەبڕی ئەیوت هەرچی خۆی پێ نەگیریا دەستێکرە پێکەنین. ئیتر من هەرچۆن بێ کۆنتترۆلی خۆمم کرد دواتر بۆمان دەرکەوت هەواڵەکە بە هەڵە گەیشتووە دایکی وەفاتی کردووە، بەڵام ئیتر ئێمەوەمان زانی خۆی وەفاتی کردو بەس حاڵەتێکی زۆر ینی محرج بوو بەڕاستی.